ڕوونکردوک لە ئەنجومەنی فشار هاونیشتەمانە سەربەرز لە سۆنگەی هەستکردن بە پرسیارەتیمان وەک ئەنجومەنی فشار کە بەڵێنمان دابوو لەسەر داوەڕەوەکانتان بەردەوام بین بۆ ئەوەی جارێکی تر هیوا بگەڕێنەوە بۆ نێو کانیاوی ژیانی بێهیوایی و بۆ ئەو مەبەستەش یادداشتنامەیەکمان ئاڕاستی دەسەڵات کرد لە پێناو خۆشگوزەرانی هەماندا وەڵامان گەیاند ئەگەر تا 21 چوار بە ئەرێنی وەڵاممان نەدرێتەوانی ئەوە هەڵوێستی توندمان دەبێت بۆیە بڕیارماندا سبەینێ چوارشەممە 22 چوار دووبارە پەیامەکەمان لە ڕێگەی ناڕزایەتیەکانی جەماوەریەوانێ جەماوەری بەرفراوانەوە لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا بگەینەوە بە دەسەڵات و داواکارین لە سەرجەم تیژ هەموو چین و توێژەکان بەشدار بن بۆ سەرنەوەی مافەکانیان لە ئەگەری خەساردنی خەمساردی لایانی پەیوەندیدار و ئەو نەڕزایەتیانی لە تەقینەوەی جەماوەری سەرتاسەری نزیک دەبێتەوانە ئەو کات پەشیمانی دادی بەدادیتان نادات لێرەوە داوا لە نوێنەرە بەڕێزەکانی ئەنجومەنی فشار دەکەین لە شار و شارۆچکەکانی کوردستان ئەم پەیامە بگەێنن بە دەسەڵات و بۆ میکانیزمەی دیاری کراوە ئاسوودەی بۆ ڕوحی شەهیدان ئەنجومەنی فشار 21 چواری 2020 بەڕێزان وەکو لە ڕوونکردنەوەکە تا گوێتان لێ بووە وەکو ئەنجومەنی فشار کە نوێنەرایەتیمانەیە لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان سبەینێ ئەم پەیامە لە کات و ساتی دیاریکراودا دەگا بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و ئێمە لێرەوە داوا لەسەر جەم چین و تۆشەکان دەکەین کە بەشدار بن لەم ناڕزایەتێ بەرفراوانە جەماوەریەدا لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا سبەینێ کاتژمێر 10 لێرە ئێمە خۆپیشاندانێکی سەرتاسەری ئەنجام دەدەین و داواتان لێ دەکەین هەموو چین و تۆشەکان فەرمانبەرخانە نشینان مامۆستایان پێشمەرگە ئاسایش پۆلیس هەمویان بەشداری بکەن چونکە مافی هەمویان خوراوە داواتان لێکن بەشداری بکەن و خاڵێکی تر کە ئێمە ئەمانەوە ڕای بگەێنین ئەوەیە کە داواکارین ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان بکەن بۆ ئەوەی کاتێ قەرباڵغی دروستە بێت ئەو گلەیەمانەیەتە سەر کە بۆچی ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان ناکەن لەوەی ئێستا گلەیمان بێت بڵێ بۆ خۆتان نەتان کردووە لێرە قەرباڵغێکی وانێ تاوەکو ئێمە بتوانین ئەوە پەیڕۆ بکەین و خاڵێکی ترش کە ئێمە ئەمانەوێت ئاماژەی پێبین بەڕێزان ئەم بارودۆخەی کە هاتووە پێشەوە دەستی گرتبوون بۆیە نەمانتوانی پێشتر خۆپیشاندانی بەرفراوان ئەنجام دێن ڕەچاوی هاتنی نەخۆشی کۆرۆنامان کرد ڕەچاوی ئەم بارودۆخەمان کرد بۆیە خۆپیشاندانمان ئەنجام نەدا و ئێسش سبەینێ پەیامەکەمان دەگەێنین بە دەسەڵات ئەگەر بێت و دەسەڵات خەمسار بێت لە دابینکردنی مافەکانی هاوڵاتیان بێگومان ئەو کاتە ناڕزایەتەکان لە تەقینەوە نزیکە بێتەوە خۆتان نەزانن ئێستا ساڵی 2020 مانگی 5 ئەوە نزیکە بینە لە مانگی 5 تا ئێستا موشەی مانگی 1 نەگیراوە